بناوی خوای گەورە و میێرەبان بەڕێزان ئەندامانی کۆنگرەی نۆیەمی یەکێتی یافرەتانی کوردستان میوانانی بەڕێز بە بۆنەی بەستنی کۆنگرەی نۆیەمی یەکێتی یافرەتانی کوردستان گەرمترین پیرۆزباییتان لێ دەکەم و هیوای سەرکەوتن بۆ کۆنگرەکەتان دەخوازم. ئومێدەوارم بڕیار و ڕاستپەردەکانی کۆنگرەکەتان ببێتە مایەی زیاتر بەرەو پێشچوونی یەکێتی یافرەتانی کوردستان و خزمەتکردنی گەلەکەمان. یەکێتی یافرەتانی کوردستان مێژوویەکی پڕ لە سەروەری و شانازی هەیە. لە قۆناغە جیاوازەکانی خەباتی ڕزگاریخوازی گەلی کوردستان یەکێتی یافرەتان و ئافرەتانی کوردستان بەگشتی هەمیشە پشتیوانێکی بەهێزی پێشمەرگەی کوردستان بوون و لە ڕێزی پێشەوەی بەرگریکردن بوون لە مافەڕەوەکانی گەلی کوردستان. ڕێز و پێزانینێکی زۆرم بۆ هەموو ئافرەتە تێکۆشەرانەی کوردستان و بەتایبەتی سەرکردە خەباتکارەکانی پێشوو ئێستای یەکێتی یافرەتانی کوردستان هەیە و خەبات و تێکۆشانیان لە پێناو مافەکانی ئافرەتانی کوردستان بەرز دەنرخێنین. لە مێژووی گەلی کوردستاندا ئافرەتان هەمیشە بەردەوام ڕۆڵێکی گرنگ و پێشەنگیان هەبووە و بۆ نمونە لە ڕاپەڕین و شۆڕشەکانی گەلی کوردستان ئافرەتان نمونەیەکی دیاری ئازایەتی و نیشتیمان پەروەری و قوربانیدان بوون و شان بەشانی برا و باوک و ئەندامانی دیکەی خێزانەکانیان لە سەنگەری پێشەوەی خزمەتکردن و گیانبەختکردن و پارێزگاریکردن بوون لە خاک و نیشتیمان. لە دوای ڕاپەڕینی 1991 ئافرەتانی کوردستان ڕۆڵێکی کارایان لە دامەزراوەکانی هەرێمی کوردستاندا هەبووە و هەیە و توانیویانە بە لێهاتووی خۆیانەوە ڕۆلی کاریگەری خۆیان لە کایە جۆرە و جۆرەکاندا بسەلمێنن. ئەمڕۆ بەرزبوونەوەی ئاست و ڕێژەی بەشداری ئافرەتانی کوردستان لە بەڕێوەبردن و حکومڕانیدا ئاماژەیەکی ڕوونە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجی باشترکردنی دۆخی ئافرەتان و بەهێزترکردنی پێگەیانە لە کۆمەڵگەدا. لێرەدا جێخۆیەتی هەر بۆ نمونە ئاماژە بەوە بدەین کە لە کابینەی نۆیەمی حکوومەتی کوردستاندا ڕێژەی بەشداری ئافرەتان لە پلە باڵەکانی حکوومەتدا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. هیوادارم یەکێتی ئافرەتانی کوردستان لەم کۆنگرەیەدا هەڵسەنگاندنێکی باش و بابەتیانە بۆ کار و چالاکیەکانی لە ماوەی ڕابردوودا بکات و سەرنجام نەخشە ڕێگە و پلان و بەرنامەی تۆکمە بۆ قۆناغی داهاتوو دابڕژێت و بۆ زیاتر بەرەو پێشبردن و پێشخستنی خەباتی ڕێکراوەی خۆی و بەدێهێنانی ئامانجەکانی لە پێناو زیاتر خزمەتکردنی ئافرەتانی کوردستان بۆ سوودوەرگرتن لە پێشکەوتنی خێرایی تەکنۆلۆژیا لەم سەردەمەدا. داواکارم یەکێتی ئافرەتانی کوردستان ڕۆلی پێشەنگی خۆیان بگێڕن بۆ پێگەیاندنی نەوەیەکی نیشتیمان پەروەر و ئاشتیخواز و ژینگە پارێز و کارامە بۆ پاراستنی ئەزموون و دەستکەوتەکانمان و پێشخستنی زیاتری وڵاتەکەمان. پێشەوەی کۆتایی بە وتارەکەم بێنم دەمەوێت جارێکی تر سوپاسی سکرتێری یەکێتی ئافرەتان دکتۆرە ڤیان و هەموو سکرتێر و سەرکردایەتی پێشووتری یەکێتی ئافرەتانی کوردستان بکەم و پێتان بڵێن کە ئێمە ڕێز و پێزانێنێکی زۆرمان بۆ خەبات و تێکۆشانیەوە هەبووە، هەروەها داوای بەردەوامبوون و سەرکەوتن بۆ ئەندام و کادران و تێکۆشەرانی یەکێتی ئافرەتانی کوردستان هەیە و هیوادارم لە کۆتایی ئەم کۆنگرەیە سەرکردایەتیەکی پتا و زیرەک خەباتکەر و تێکۆشەر هەڵبژێرن بۆ ئەوەی بتوانن بەردەوامی بە ئەم ڕێگە پیرۆزە بدەن و لە ئاستی داخوازیەکانی ئافرەتانی کوردستان بن. جارێکی تر سوپاستان دەکەم و هیوای سەرکەوتن بۆ کۆنگرەکەتان دەخوازم و هیوادارم هەمیشە لە گەشەکردن و پێشکەوتندا بن. ئێوە هەر سەلامەت و سەرکەوتوو بن، کوردستانیشمان هەر ئاوەدان بێت.